بەڵێ ڕەن دەچینە لای تەوەری دووەمی گفتوگۆکانی ئەمڕۆمان هەڵبەتە دوای کە ڕۆژی سی مانگی جاروها لەگەڵ ئەوەدا هەفتەی ئەم مانگە مانگی 12 لە هەولێردا چەند لافاو چەنگەڕگێکیش ئەو شاری گرتەوە زیانێکی زۆر بەر هاوڵاتیان کەوت زیانەکانی دوایین لافاو بە زیاتر لە 20 میلیارد دینار مەزەندە دەکرێت ئەم تەوەری بەرنامە دەمانەوێت بزانین ڕێکارەکانی دزنیشانکردنی ڕێژەی زیانەکان و قەرەبووکردنەوەی هاوڵاتیان بەچی گەشتووە لە کاتێکدا کە پارێزگاری هەولێر ئەو بڕی قەرەبووی ڕەت کردەوە کە لەلایەن حکوومەتی عێراقەوە دەستنیشانکرا بۆ مەبەستا گفتوگۆ دەکەین لەگەڵ غازی عەلی ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێر لە فراکسیۆنی یەکگرتوو کاک غازی سڵاو لێبێت ئەم کاتت باش بەڕاستان وەکو ئەندامی ئەنجومەنی پارێزگا دوایین هەوڵتان دوایین ڕێکارەکانی دەستنیشانکردنی زیانەکانی لافاوەکە بەکوێ گەیشتووە بەناوی خی گەورە و میهرەبان دیارە ئەو ڕووداوانەی بەسەر شاری هەولێر هات بە تایبەتی لافاوی یەکەم کە لافاو نەبوو بەڕاستی هۆکارەکان بەشەری بوون بووە هۆی مایە هەستانی ئەو ئاوە زۆرە و ناوی لێندرا لافاو ئەویش شاری زێڕین و گوندی کۆری گرتەوە دواتریش چارەسەری ئەو کەم و کوڕیانە نەکرا و بە دوواداچوونەکان هیچ نەتیجەی نەبوو بۆیە لافاوی دووەمیش بەداخەوە سەرباری گیانی مادی زۆر زیانی گیانیشی لێکەوتەوە ئەوە بوو زیاد لە 15 کەس بوونە قوربانی خی گەورە بە شەهیدیان وەرگێرێ و جیان بەهەش بێ و سەبووری کە سوکاریان بدە ئەوەی ئێمە تا ئێستا لە دوایینە بە دوواداچوون و پرسیار و یاداشت و نووسراومان ئاراستەی حکوومەتی خۆجەیی کردێ بەڵام بەداخەوە تا ئێستا و تا ئەو لە حەزەیە ئامادە نەبووە وەڵامێکی ئەنجومەنی پارێزگا بداتەوە وەڵامی نووسراوەکانمان بداتەوە تەنها داوای ئەوەمان کردووە زانیاری ورد راپۆرتی تەفسیلی سەبارەت بەو زیان لێکەوتوانە چۆن قەرەبوو کراوە کە لە ڕابردوو لە بۆ شاری زێڕین و گوندی کۆری بڕی 3 میلیارد دینار لەلایەن حکوومەتی ناوەندیەوە تەرخان کرا و جگە لە تەرخان کراوە ناوخۆیەکانی هەرێم بەداخەوە تا ئێستا ئامادە نەبووینە تا ئەو لەحزەی ئێستا من قسەی دەکەم ئامادە نەبووینە وەڵامی نووسراوەکانی نە لیژنەی دارایی نەبەندە وەکو سەرۆکی لیژنەی سکاڵا و دەستپاچی بدەنەوە کە نووسراوی ڕسمیمان ئاراستە کردوون لە بۆ ئەوەی بزانین ئەو قەرەبووکردنەوەیە چۆن بووە درایتە چێبەری کەوتووە چێبەری نەکەوتووە باشە هۆکارچێکە غازی جوابتان نایەن و ئێستاش بەداخەوە دیارە بەڕاستی حکوومەتی هەرێم بەگشتی و حکوومەتی خۆجەیەتی هەولێریش بە تایبەت یعنی ئارەزوو بە دامەزراوەی چاودێری ناکەن و نایەنەوێت چاودێریان بەسەرەوە بێت دەیانەوێت خۆیان هەموو شتێک بن و دەیانەوێت ئەوەی خۆیان مەبەستیانە وا بکەن چووکە هەمومان دەزانین لە یاسای ژمارە 3 ساڵی 2009 پارێزگاکانی هەرێم بەڕاشکاوی 2 دەسەڵاتی گەورە بە ئەنجومەنی پارێزگاکان دراوە یەکیان چاودێریە دووەم دەرکردنی بڕیار و ڕێنمایی و پەیڕەوە لە بۆ فەرمانگە خۆجێیەکانی ئەو پارێزگایە بەڵام بەداخەوە ئەتوو چاودێری ئەو کاتە دەکەی کاتێک زانیاری و داتان لە بەردەستبی کاتێک ئەوان ئامادەنین زانیاری و داتاکان بخەنە بەردەست حتمما گەندەڵی ڕوودەدا ناڕوونی لە دارایی ڕوودەدا ئەوەی ئێمە گلەیمان هەیە ئەو ناڕوونیەیە لەبەرەوەی لە ڕابردوو ئێمە قەیرانی ئەوەش هاتە پێش مەسەلەی تەندروستی و ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا لەوێش هەم لە حکوومەتی ناوەند پارەی زۆر هات هەم لە حکوومەتی هەرێمیش پارەیەکی باش تەرخان کرا خۆی لە سەروی 4 میلیۆن دلار و 5 میلیۆن دلار دەدا بەڵام بەداخەوە تا ئێستا نە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر نە حکوومەتی خۆجەیی پارێزگای هەولێر ئامادە نەبووینە هیچ زانیاریەک سەبارەت بە سەرفکردن و خەرجکردنی ئەو بڕەپارانە بخەنە بەردەستی ئەنجومەن بۆ غازی باز لەوە ئەکرێکە لافاوەکەی پێشووتریش کە لە هەولێر ڕوویدا باز لەوە کرێتا ئێستاش هەندێک لەوانەی کە زەرمەند بوون لە لافاوەکە قەرەبوو نەکراونەوە ئێوە بە دوواداچوونتان کردووە نەک بۆ ئەمەیان کە تازە ڕوویداوە بەڵکو بۆی کە پێشووتریش هاوڵاتیان زەرمەند بوون ئەوان قەرەبوو کراونەتەوە بەڵێ ئەوجا ئێمەش ئەوەمان مەبەستە دیارە زانیاریمان هەیە و هەواڵمان هەبووە بۆیە داوای ئەوەمان کرد راپۆرتی وردی زانیاری
سەبارەت بە قەرەبووی ئەو زیان لێکەوتوانە بە خەرجکردنی ئەو 3 ملیارد دینارەی کە حکوومەتی ناوەندی حکوومەتی عێراقی فیدرال ناردی و لەگەر ئەو بڕە ناوخۆیی کە تەرخان کرا بەڵام بەداخەوە تا ئێستا ئێمە هیچ زانیاریەکمان نییە وەڵامی هیچ نووسراوێکمان نەدراوەتەوە و ئامادەش نەبووینە تا ئێستا راپۆرتی تەفسیلی بنێرن لەبەرەوەی ئێمە پێمان وایە هەر کارێک ئەنجام دەدرێت پێویستە جیهەی تەنفیزی جێبەجێکار کاری خۆی بکە و دامەزراوە چاودێریەکان چاودێریان بکەن لە کوێ گلەیی هەبوو بە دوای دابچن بەڵام بەداخەوە ئەوەی ئێمە بەرچاومان کەوتەوە تا ئێستا زانیاریمان نەدراوەتێت تاوەکو بزانین بڕیارێک بدەین ئایا ئەو شتا چۆنە و چۆن نییە تا ئێستاکە نەمانزانی چەند کەس قەرەبوو کرایتەوە بە دەقیقی و ئەو کەسانە چێنە ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگا کە لایەنی پەیوەندیدارین بەو بابەتە کە هەواڵمان نەبی معلوماتمان نەبی خەڵکی تر توانی بەڵێ لەلایەن حکوومەتی عێراقیەوە بڕێک پارە بۆ قەرەبووکردنەوەی زیان لەکەوتەوانی لافاوەکە دەستنیشان کرا بەڵام لەلایەن پارێزگارەوە ڕەت کرا ئەمە بۆچی؟ بەڕاستی ئێمەش یەک لەو بابەتانە کە بۆچی ڕەت کرایەوە ئێمە هەرێمێکین لە ڕووی دەستوریەوە سەر بە عێراقی فیدرالین لە دەستوری عێراقدا مافەکانی ئەو هەرێمە دیاری کراوە لە ڕووی دارایی لە ڕووی کارجێڕی لە ڕووی ئەو کاروبارانەی کە ئەو حکوومەتە مەحەلیە کە پێی دەڵێن ئیقلیمی کوردستان پێویستە خۆی بەڕێوە ببە کە بەغدا لەسەری پێویستە بڕێک تەرخان بکە و پێویستە ئێمە ئەو بڕە وەرگرین نەگڕەتکەینەوە و داوا بکەین زیادیش بکرێت چونکە پێمان وایە قەبارەی ئەو زیان لێکەوتوانە گەورەترە و داواشمان کردیە و داواش دەکەین لە پەرلەمانی کوردستان حکوومەتی هەرێم پابند و ئیلزام کە بڕێکی تەواو تەرخان بکە تاوەکو ئەو زیان لێکەوتوانە قەرەبوو بکرێنەوە نەک لەو نێوەندەدا مافیان بخورێ بەداخەوە حکوومەتی هەرێم ئەوەی بیری لێ ناکاتەوە خزمەتی هاوڵاتیەکانیتی ئەوەی بیری لێ ناکاتەوە ئەو هاوڵاتیانەی بەرەو چێ و چۆن ئومێدیان بۆ پەیدا بکاتن لە هەموو سێکتەر و بوار و کەرتەکاندا دەبینین هەرێمی کوردستان لە داتە پیندایە لە ڕووی خزمەت گوزاری لۆیە تەمەشا دەکەین لە هەرێمی کوردستان سیستەمی حکومڕانی ئەگەر وا پێناسە بکەین لە ڕووی باج و ڕسومات و سەرانە وەرگرتن لە هاوڵاتیان وەکو ئەوروپایە لە ڕووی سەرمایەداربوون و دەوڵەمەندکردنی بەرپرسە باڵا حکومی و حیزبیە گەورەکان وەکو ئەمریکایە و وەکو خزمەت گوزاری لە ڕووی کەرتی تەندروستی و پەروەردە و خزمەت گوزاری شارەوانی و ئاو و کارەبا وەکو سۆماڵ و ئەفریقیا یعنی بەداخەوە ئەوەی لە هەرێمی کوردستان دەیبینین خزمەتکردن نییە بە هاوڵاتی بەڵێ کا غازی یعنی ئەوەی کە بڵێن داتا و ئاماری بۆ کراوە بۆ زیان لێکەوتوانی دوایین لافاو کە لە هەولێر ڕوویدا بە زیاتر لە 20 ملیار دینار یعنی مەزەندە دەکرێت کە زەرەر و زیانەکان بێ بەڵام تەرخانکردنی تەنها بڕی 2 ملیار ینی پارەیەکی ئێجگار کەم نییە لەلایەن حکوومەتی عێراقیەوە ینی تۆش ماف بە ئیداری خۆجی هەولێر نادەی بەوەی کە ڕەتی بکاتەوە چونکە ئەمە بڕێکی زۆر کەمە بەڵێ دەکرا ئێمە بە یەک دەستە داوا بکەین زیاد بکرێت پێداگیری بکەین شاندی تایبەت بچی لە بۆ ئەو مەوزوعە نەک هەر حکوومەتی عێراق حکوومەتی هەرێمیش ئیلزام بکرێ بڕێکی تایبەت تەرخان بکاتن یعنی لەبەرچی ئەوان وەکو بەرپرسی باڵای حکومی دەدەنە ڕێکخراوی خێرخوازی لەبەرچی نایەن وەکو حکوومەت خۆیان ڕوپێوەک بکەن داتای ورد ئامادە بکەن و ئەو زیان لێکەوتوانە لە جیاتی شوشە شەربەتەک و دوونانی لوبنانی مەلیک بدەنە ماڵێک بێن ئەو قەرەبووە بە شێوەیەک بیتن دڵیان پێخۆش بی بەداخەوە ئەوەی کە حکوومەتی هەرێم کردیتی لە بۆ ئەو هاوڵاتیانەی کە لەو لافاوە یەکەم و دووەم زیانی بەرکەوتووە باوکایەتی نییە لە هەموو دنیا بیستومانە وە خۆشمان دەیبیستین دەڵێن حکوومەت باوکی میلەتە بەداخەوە ئەو حکوومەتە نەیتوانیە باوکەچی دڵسۆز بی بەڵکو زڕ باوکیش تەواو نەبووە ئەوەی کە لە بەرامبەر هاوڵاتیانی دەیکا ئەوە نییە کە هاوڵاتیانی دڵیان پێخۆشبی بۆیە بەڕاستی حکوومەتی عێراق پێویستە لە ڕێی سەرۆکایەتی کۆمار لە ڕێی کوتلەی پەرلەمانی لە ڕێی کوتلەی وزاری فشار بکرێ لە کۆبوونەوەکان
داوا بکرێتن بەڵێ پێویستە ئەو بڕە زیاد بکرێت بەڵام لە بەرامبەرەوەش حکوومەتی هەرێمیش دەست لە پاتەنیە ئەو هەموو پارەیە ڕۆژانە لە ڕێی باج و ڕسومات و زەڕائیب و گومرگەکانی خاڵە سنووریەکان دێتە دەست ئەو هەموو نەوتە دەفرۆشرێ ئەدی ئەو پارەچی لێ دێ نابێت لەو پارەش بڕێک تەرخان بکرێت لە بۆ زیان لێکەوتوان باشە بووە لە ماڵێک کچەکە دایکەکە داپیرەکە هەرسێک بێکەوە خنکاون یعنی ئەوە بە شێوەیەک لە شێوەکان گەورەترین کارەساتە ئەو منداڵە بچووکە دانەر کە هێشتا جەنازەی نەدۆزراوەتەوە ئەو شوانە سەری چوو ماڵیشی چوو حکوومەت کا بەلایدا چووە ڕێکخراوە خێرخوازیەکان لە حکوومەت زیاتر ڕۆڵی ئیجابی و باشیان بینی خەڵک لە منطقەی شوان و شێخ بزێنی سەرمەڕیان کۆ کردەوە هاتن یارمەتی ئەو شوانەیاندا بەڵام حکوومەت تا ئێستا نقەی نێوە نەهات بڵێ ئەو کەسە گیانی چوو کوڕەکەی بە ئاودا چوو نەدۆزرایتەوە باشە ماڵەکەی چۆن قەرەبوو بکەمەوە چۆن دڵی بدەمەوە یعنی بەداخەوە ئەوەی لە هەرێمی کوردستان حکومڕانیەت دەکرێت پێنارێن حکومڕانیەتی تەندروست بەڵێ بێگومان لە کۆتەکانی لافاوەکە هەمووی دڵتەزێن بوون هەمووی جێی داخی هەموو هاوڵاتیانی کوردستان بوون بەڵام بە گۆرەی بەدۆداچوونەکانی ئێوە کاک غازی ڕێژەی ئەو قەرەبۆ چەندی پێویستە کە بۆ هاوڵاتیان بکرێتەوە بەڕاستی ئەگەر ڕێژەی قەرەبوو دابنین ئەمە پێش ئەوەی باسی زیانی مادی بکەین پێویستە زیانی گیانی یعنی حکوومەت پێویستە وەکو باوکەچی دڵسۆز بێ خەمخۆرانە بێتە مەدان ئەگەر حکوومەتە بێ ئەو زیانە گیانیانە سەبوریان بداتەوە بزانین چۆنیان لۆ بکە لۆ لە بۆ ئەوانەی کە لە شەڕی داعش پێشمەرگەکان شەهید بوون بە شێوەیەک لە شێوەکان شتێکی پێویست کراوە تاوەکو خانەوادەی ئەو شەهیدانە دڵخۆش بن یا خەڵک بە خێرخوازی چوونە هاوکاریان کردیا ئەوجا کەسە خانی لۆ کڕیا نەشتەرگەری پێویست بە کەسێک نەشتەرگەری لۆ کردیا لە خەستەخانەی کەرتی تایبەت یارمەتیان داوە یعنی ئەوەی دەکرێت حکوومەت وا دەزانی ئەو میلەتە خۆی دەبی بەو شێوەیە بڕوان ناکرێ کۆمەڵە خەڵکێک هەبن لە ڕووی داراییەوە بگەنە لووتکە کۆمەڵە خەڵکە چش هەبن لە قوڕدا بچەقن ئەو خەڵکە ناوەڕاستەی هەشە ئەوانیش هەموو بەرە و هەژاری و نەداری و لە قورسەقینەکە بچن ئەو میلەت بەڕێوەبردن نییە بەڕاستی ئەوە حکومڕانیەت نییە بۆیە داوا دەکەم حکوومەتە بە خۆی دابستەوە باشەکە غازی ئێوە وەکو ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێر یعنی خۆتان وەکو فراکسیۆنەکان لیژنەتان پێکهێناوە یاخود خۆتان لیژنێکی تایبەتتان پێکهێناوە لە ناوخۆتانەوە تۆ گلەی لە حکوومەتەکەیت و گلەی لە بڵین ئیدارەی خۆزیی هەولێرەکەی بۆی بەتەنگ شتەکەەوە نەچوون ئێوەش نوێنەری خەڵکن یعنی لە ئەنجومەنی پارێزگای هەولێر و پێویستە ئێوە یەکەم کەس بن کە بەتەنگ ئەو خەڵکەوە بچن ئێوە خۆتان لیژنەیەکتان پێکهێناوە بڕۆنە شوێنی مەدانی بتوانن ڕوبەڕوو لەگەڵ خەڵکی زیان لێکەوتووە قسە بکەن بزانن قەبارەکەی چەندە بۆی کە ئێوە هاوکار بن لە دەستنیشانکردنی ڕێژەی زیان لێکەوتووە باڵێ ڕێژەی دیاریکردنی زیان لێکەوتوان و داتا ڕووپێ و ئەوە لایەنی جێبەجێکار لەسەریتی کە مستەلزەماتی پێویستی لەبەردەستە بەڵام ئەوەی لەسەر دامەزراوە چاودێریەکانە چ ئەنجومەنەکانن چ حکومە چ پەرلەمانی کوردستانە چاودێریکردنی وانە بزانی ئایا بە شێوەیەک لە شێوەکان دەتوانن عەدالەت پەیڕەو بکەن دەتوانن یەکسانی لە بینی هاوڵاتیان دابین بکەن دەتوانن هەمویان وەکو یەک قەرەبوو بکەنەوە ئەوەی ئێمە بەڕاستی بینیمانە تا ئێستا شتێکی وامان نەبینیە جێی دڵخۆشکردنی هاوڵاتیان بیتن هەموو هاوڵاتیان بە شێوەیەک لە شێوەکان گلەیی زۆریان هەیە یعنی کابرا ماری چووە شوشە شەربەتەچیان دایتێ کابرا گیانی چووە ڕاگەیانەکەی سەر بەدەسەڵات لێ ناگەڕێ قسەی بکە یعنی بە شێوەیەک لە شێوەکان پێویستە ئەمە منصیفانە قسە بکەین و ئەوەی ئێمە مەبەسمانە ئەوەیە کەوا داوای قەرەبووکردنەوە لە حکوومەتی ناوەندی و حکوومەتی هەرێم بە شێوەیەک بی شایستەی ئەو زیان لێکەوتوانە بی لە ڕووی گیانی لە ڕووی مالی ئەوەی کەسی ئیداری خۆزیەی هەولێری شەهرەوەیە ئەڵێ کە ڕێژەی پارەکە لە جێگەی ینی بەقەت بەقەت ئەو زیانە بێ کە لیان کەوتۆ قەرەبوو بکرێنەوە زۆر باش ئەمە دەڵێن نابی ڕەت بکرێتەوە دەبی داوا بکرێت زیاد بکرێت لە ڕێی نوێنەرەکانی ئەوانەی کە لە هەرێمی کوردستانەوە پۆستیان هەیە لە حکوومەتی فیدرالی وەکو سەرۆک کۆمار وەکو کوتلەی پەرلەمانی وەکو کوتلەی وزاری وەکو ڕاوێژکارەکان پێویستە ئەوان فشار دروستکەن لەلایەنی خۆیانەوە
و پێویستە حکوومەتی هەرێمیش ئیلزام بکرێ ئەویش بڕەچی باش تەرخان بکات لە بۆ ئەو قەرە بووە تا ئێستا حکوومەتی هەرێم هیچی تەرخان نەکردووە ئێمە بۆیە داوا دەکەین تەرخان بکە بڕێکی باش بۆ ئەوەی قەرەبوویەکی شایستەی ئەو زیان لێکەوتوانە بکرێتەوە کە بەهۆی ئەو لافاوە لە ڕووی گیانی و لە ڕووی مالی زیانی زۆریان بکەوت بەڵێ کاک غازی ئەو و هەروەها سزای ئەو کەسانەش بدرێ ئێمە داوا دەکەین سزای ئەو بەرپرسە گەندەڵانەش بدرێ کە بوونە هۆی دروستکردنی ئەو لافاوە چونکە هەمومان دەزانین حکوومەتیش لە ڕووی جیای تەنفیزیەوە دانی بەوەدانە کەوا ڕێڕەوە ئاویەکان گیراوە کەندەکان پەرتەس کراونەتەوە ڕێڕەوە ئاویەکان گۆڕدراون و هەموو ئەو بابەتانەی کە هەیە جیهەی تەنفیزی لە ناو ئەو فەرمانگانەی سەر بە حکوومەتی هەرێمە بە ئەرچی خۆی هەر نەسایە بەڕاستی هەر لە بەڕێوەبەری ناحی ئەو شوێنە هەر لە سەرۆکی شارەوانی هەر لە بەڕێوەبەری ئاودێری هەر لە بەڕێوەبەری ئاو ئاوەڕۆکان هەر لە پارێزگار هەر لە بەڕێوەبەری گشتی شارەوانیەکان پێویستە ئەوانە هەمویان بکەونە ژێر لێپرسینەوە لێکۆڵنەوەی وردیان لەگەر بکرێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لیژنەیەکی پێکهێنا ئێمە چاوەڕێ دەکەین بزانین ئەو لیژنەش ئەنجامەکەی چییە و ئیجراعات چ دەکرێ چونکە پێویستە بەڕاستی ئەوان ئیجراعاتی یاسایی توندی خۆیان بکەن یعنی بەو شێوەیە نەبیتن هەر شتێک ڕوویدا بەمل قەدەر و بەمل سروشتی دابینین نابە پێچەوانەوە دەستی بەشەری تێدایە هەمومان دەزانین شارکە گەورە بووە ڕێڕەوێکی ئاوی لە ساڵی هەشتا حکوومەتی عێراقی ئەو کات دروستی کرد لە بۆ ئەوەی ئاوی دەرەوەی شار نێتە ناو شار ببێتە هۆی دروستبوونی لافاو لە کۆڵانەکان جادەی کۆڕنیشی پێدەنێن لە هەولێر لە جادەی مەسیف سلاحەدین کە شەقامێکی سەرەکیە تاوەکو شەقامی مەخمور ئەو کەندی کۆڕنیشی کرد ئێستا جادەی کۆڕنیشی بەتەنیشدادێ بەداخەوە لە جادەی مەسیف سلاحەدین تا شەقامی کۆیەکە سەرەکیە زۆربەی شوێنەکان پڕ کرایتەوە بینا و باڵەخانەی لەسەر کراوە بەشەکەی تریش بە ئاستی پێویست پاک نەکراوەتەوە یعنی ئەو ئاوە پێویستی بەوەی هەیە ڕێڕەوی هەبی پێوەتەوە ناو ئەو کەندی کۆڕنیشە کە پێی دەڵێن و ئێستا لە پلانی استراتیژی حکوومەتی هەرێم دەبی ئەوە هەبی لە دەرەوەی هەولێر کە فراوان بووە کە دەکات دەرەوەی کەس نەزان پێشتر دەرەوەی گوندی حەسارۆک بوو لە پشت ئەوێ دروستکرا بوو ئێستا لە پشتەوەی کەس نەزان دروست بکرێ بە شێوەیەک هەموو ئەو ئاوی ئەو دەشتاییانە بێتەوە ناو ئەو ڕێڕەوە ئاویە باشە کاغازی من دواپرسیار لە بەڕێز دەکەم ئێوە کە کاتێک ئەو کارەساتە سروشتیە ڕوویدا و قوربانی لێکەوتەوە بەداخەوە زەرەرێکی زۆریش لە هاوڵاتیان کەوت وەکو ئەنجومەنی پارێزگای هەولێر یاخود وەکو ئەندامان و فراکسیۆنەکانی ناو ئەنجومەنی پارێزگای هەولێر داواتان نەکرد کۆبوونەوەیکی بۆچی داواتان نەکرد کۆبوونەوەیکی تایبەت بە ئەم پرسە وەخود ئەم ڕووداوە دڵتەزێنە ئەنجام بدەن و تێدا یەکە ئیدارەکانی هەولێر بانگێشکەن بۆی کە بزانن هۆکارەکە چیەوە ڕێکارەکان چییە بۆی کە ئەوانەی گرنە بەر لە دوای کارەساتەکە ئەمە بەڕاستی ئەگەر بینی لە هەفتەی ڕابردوو لە بەرچی کۆبوونەوەی ئەنجومەنمان بایکۆت کرد هەر لەو پێناوە بوو کە ئەمە پێمان وابوو دەبایە ئەنجومەن کۆبوونەوەی بکاتن ئەو بەرپرسانەی کە تایبەتمەندی ئەو شوێنە جوگرافیایانیان هەیە لەو سنوورانەی کەوا لافاوی لێ هەستاوە لە ناوچەی قوشتەپەیە ناوچەی دارەتووە گەڕەکی ڕۆشنبیریە گرجۆتیارە ئەو شوێنانەی کە هەیە پێویست بوو بەڕێوبەری ناحیە و سەرۆکی شارەوانی و بەڕێوبەری ئاودێری ئەو شوێنانە بانگ بکرێن بۆەوەی لێپرسینەوەیان لەگەر بکرێ ئەوان وەڵامی خۆیان هەبی وەڵامی مقنیع بزانین بە نووسراوی ڕسمی بە بەڵکەوتی کۆمنت ئەوان چیان کردووە تاوەکو خۆیان ئەستۆ پاک بکەن پێویست بوو ئەوە بکرێ نەک لە پێناو پشتگیریکردنی ڕەتکردنەوەی بڕیارێکی پارێزگار ئەنجومەن تەنها بۆ ئەوە کۆبێتەوە بەداخەوە ئێمە پێمان وابوو دەبایە کۆبوونەوەکە گەورەتر بێ کۆبوونەوەکە لە پێناو قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوان بێ لە پێناو لێپرسینەوەی بێ لەو کەسانەی کە بوونەتە هۆکاری دروستبوونی ئەو ئاوە زۆرە و کە پێی دەگوترێت لافاو بەداخەوە ئەوە نەکرا ئێمە لەبەر هەندێ ژمارەیەکی ئەندامی ئەنجومەن بایکۆتی کۆبوونەوەکەی ئەنجومەنمان کرد پێمان وابوو پێویستە ئەوە لە پێشە یەکەم ئەو بڕێکە حکوومەتی عێراقی دیاری کردی ڕەت نەکرێتەوە بەڵکو قبوڵی بکەین و داوا بکرێت زیاد بکرێت لە ڕێگەی یاسایی خۆمانەوە فشار دروستکەین دووهەم ئەو بەرپرسانەی بوونەتە هۆکار لە بۆ دروستبوونی ئەو لافاوە لەو ناوچانە لەو سنوورە جوگرافیا بەرپرسە ئیداری و خزمەت گوزاریەکانی ئەو شوێنانە بانکێش بکرێن لێ پێچینەوەیان لەگەڵ بکرێت
بەڵێ بەڕێز غازی علی ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێر لە فراکسیۆنی یەکگرتو سپاس دەکەین کە ئەمڕۆ لەگەڵمان ئامادە بووی سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان. سپاس کاک